سڵاو لە بینەرانی خۆشەویستی پایتەخت میدیا. ئەمڕۆ ئێمە لە کەرکووکین لە دڵی کوردستانین. ئەمڕۆ چوارەمین ڤیستیڤاڵی شانۆیە لە کەرکووک کە ساڵانە ئەم ڤیستیڤاڵە بەڕێواچێت و لە هەموو شارەکانی کوردستانەوە بەشداری تیاکەن. من ئێستا خانمێکی شانۆکاری جوانی شاری کەرکووکم لەگەڵە خات و هەوار فارس. ئەمەوێت کۆمەڵێک پرسیاری لێ بکەم و بچمە لای ئەو. سڵاو لێ بێ هەوارخان، چۆنیت؟ شەو باش خات و سیڤەر، زۆر بەخێر بێن بۆ کەرکووک. زۆر حاڵین ئەمڕۆ لەم فستیڤاڵە جوانەیە ئامێزمان بۆیەوە بۆ میوانە خۆشەویستەکان کردێتەوە. زۆر سپاس. ئەم ساڵ بەشداریت لەم فستیڤاڵە کردەوە و میوان یاخود هیچ بەرهەمێکی شانۆیت هەیە؟ بەڵێ من نەگوعی بە بڵێم وەکو میوان، بەڵام ڕاستە من لە لیژنەکانی فستیڤاڵ نیم، بەڵام ئێمە خۆمان خاوەنی فستیڤاڵین، خۆمان بە مڵکی ئەم فستیڤاڵە زانین یاخود فستیڤاڵ بە مڵکی خۆمانە زانین، چونکە بوونی ڕووداوێکی لەم شێوە گرنگە هونەریە بۆ کەرکووک گرنگێکی تایبەتی خۆی هەیە، چونکە لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستانە. ڕاستە لە ڕووی فەرمۆ ئێمە لەگەڵ ئەم گروپەی کە بە سازانی فستیڤاڵ هەڵساون تا ڕادێک بیر و بۆ چونمان بۆ شانۆ یاخود بۆ کاری شانۆیی جیاوازە، بەڵام دڵخۆشین ئەمڕۆ لەسەر قەڵای دێرینی کەرکووک ئامێزمان بۆ هەموو میوانە جوانە لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان و میوانانی عەرەب کە لە بەغدا و چەند شارێکی دیکەی عێراقیەوە هاتوون. ئومێدێکی کەم فستیڤاڵە سەرکەوتوو بێت کە ئەم ساڵ خوڵی چوارەمێتی بە ناوی سیاسەتمەدار و یاخود ڕۆشنبیر و نووسەری گەلی کورد فەلەکەدین کاکەیی کە شناسێکی جوانە هەڵیان بژاردووە دەستخۆشی لە ڕێکخراانی ئەم فستیڤاڵاکەین. زۆر باشە. ئەمە بزانم لە ئێستاە ئاستی شانۆی کوردی لە کوردستان و لە کەرکووکە چۆنە بینی لە چاوجارانە؟ بەڵێ گەر من بێت و باسی جوگرافیایی ئەم شارەی خۆم کەم کە من لە کەرکووکم، زۆربەی کار و چالاکیەکانم لە کەرکووکایە، ئومێدێکی زۆر باشمان لەسەر تواناکانی گەنجانی شانۆکار هەڵچنیوە، چونکە کەرکووک مێژوویەکی دوور و درێژی هەیە لە بواری شانۆوە و ئێمە وەکو گەنجانی شانۆکار توانیمانە پارێزگاری لەو شناسە بکەین یاخود لەو ئەزمونە دوور و درێژە بکەین. بە بەردەوام ئەبینین کە لەم فستیڤاڵەشدا گروپێکی گەنج بەشداریان کردووە کە نوێنەرایەتی کەرکووکەکان ئومێدەکەین نمایشێکی باش و نوێنەرێکی باشی کەرکووکەکان بن، هەر ئەوەشیان لێ چاوەڕوانەکرێ بێگومان. ئامانجمان ئەوەیە کە ناسنامەی کوردایەتیمان یاخود شانۆ لە کەرکووکە بپارێزین بە خۆشبەختانە ئێستا شانۆکارانی کەرکووک تەنها لەسەر ئاستی کوردستان پێشەنگ و سەرکەوتونین، بەڵکو توانیمانە لە وڵاتانی عەرەبی و لە وڵاتانی دەرەوە کارەشانەکانمان بکەن و شناسی کوردبوون و کەرکووکی بیمان بپارێزین. لە ساڵانی ڕابردوودا خانمانی دیارەوانەی کە دیار بوون خاتو بەدی عەدارتاش بوو لەگەڵ خاتو گەزیزە عومەر. لە ئێستا بە خۆشحاڵیەوە ئافرەتانی زۆرمان هەیە لە بواری شانۆیە. تۆ بە کام ئافرەتی کورد سەرسامی لە بواری شانۆیە لە بواری هونەرە؟ بەخۆم سەرسامم، بەڵام کاتێک کە تازە هاتوومەتە ناو ئەمبارە بێگومان هەرێکی لەو خانمانەی کە ناوت بەرخات و گەزیزە مامۆستا بەدی عەدارتاش مانە هەرێکێک پێشڕەوێکی شانۆن بۆ ئێمە پێشڕەوی بواری هونەرین، بەڵام بەخۆم سەرسامم بۆچی کە توانیمە لەناو ئەم هەموو جەنجاڵی ژیانە لەناو ئەو هەموو تەنگەژەی کەرکووکە پشت بە تواناکانی خۆم ببەستم و بەردەوام بم. بەو خانمانەی دیکە سەرسامم کە لەم فستیڤاڵەیە جێی دەستیان دیارە، بۆ خانمانە سەرسامم کە لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان هاتوونەتە کەرکووک و لە ماوەی 5 ڕۆژی فستیڤاڵە توانە سەرکەوتوەکانیان ئەبێنین. هەوار خۆی و شانۆ بەکوێ گەێنە ئەوێ بەکوێ بگات؟ تاکو توانام هەبێ من کارەکەم بۆ خزمەتی شانۆ، چونکە کارێکە هەڵم بژاردووە لەگەڵەوەی کە ئاستەنگی زۆرم بۆ دێتە پێش بۆ من بۆ هاوڕێیانی دیکەم. ئاستەنگەکان تەنها بۆ ئێمە وەکو کچانی شانۆکار نابڵکو بۆ ڕەگەزی بەرامبەر بۆ کوڕان بۆ پیاوان دێتە پێش، بەڵام مەشخەڵێکەوە هەڵمانگرتووە لەم شۆڕشە هونەریە بەردەوام بین. سپاس بۆیەوە. زۆر سپاس بۆ خاتۆ هەوار وەکو ئاماژەی پێدا تاوکو 5 ڕۆژی تر فستیڤاڵی کەرکووک بەردەوامە و بەتەنیا بۆ کەسانی دیار و هونەرینیە کەسانی ئاسایش دەتوانن بێن لە دیار نمایشەکان دانیشن کە بە خۆشحاڵیەوە شاری کەرکووک و دهۆک و کۆمەڵێک شاری تر بەشداریان لەم فستیڤاڵایە کردووە کە زۆر بە پرۆفیشناڵی ئەم فستیڤاڵە ئامادە کراوە بۆ بینەران و بۆ ئەو کەسانەی کە خولیای شانۆیان هەیە کە بیبینن.